بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هەردوو پرۆژە یاسایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە پەرلەمانی عێراقن بۆ پەسەندکردنەوە شاوکاتە لەگەڵ بەردەوامی خۆپیشاندنەکان کە داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکەن. لەلایەکتر لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق بڕیاریدار کەسێک هەڵگری دوو ڕەگەزنامە بێت ناتوانێت خۆی بۆ ئەندامی پەرلەمان لە خولی داهاتوو کاندید بکات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دکتۆر بەکر سدیق شارەزای یاسایی دەستوری و کارگەری هەروە لە هەولێرەوە گرچەتۆ ڕێخەری تۆری شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان تاوتی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. فبالتالي طلبنا الآن رح نستمر دوای ئەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەردوو پرۆژە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی بۆ پەرلەمان نارد. پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ هەردوو پرۆژە یاساکە کردووە. لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق ڕۆژی یەکشەممە لەسەر هەردوو پرۆژەکە کۆبووە و بڕیاریاندا بڕگەیەک لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق زیاد بکەن. تەنیا هەڵگرانی ڕەگەزنامەی عێراقی مافی خۆکاندیدکردنیان هەیە، واتە هەر کەسێک دوو ڕەگەزنامەی هەبێت ناتوانێت خۆی بۆ ئەندامی پەرلەمان کاندید بکات. بە پێی پرۆژە یاسایی نوێی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چەندین گۆڕانکاری ئەنجام دراوە، لەوانە کەمکردنەوەی تەمەنی خۆکاندیدکردن بۆ 25 ساڵ، کەمکردنەوەی ژمارەی کورسیەکانی پەرلەمانی عێراق لە 329 کورسی بۆ 250 کورسی کە 242 کورسی گشتی و 9 کورسی پێکهاتەکانن، مەسیحەکان 5 کورسی، یەزیدی 1 کورسی، شەبەک 1 کورسی، کوردی فەیلی 1 کورسی، سابعەی مەندایی 1 کورسی. بە پێی پرۆژە یاساکە 78 کورسی پەرلەمانی عێراق کەم دەکرێنەوە. کەمکردنەوەی ژمارەی کورسیەکان سەرجەم ناوچەکانی عێراق دەگرێتەوە. ژمارەی کورسیەکانی سێ پارێزگاکەی هەرێم لە 44 کورسیەوە بۆ 33 کورسی کەم دەکرێتەوە. هەر بەپێی پرۆژە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەر یەکە لە سەرۆکۆمار و جێگرەکانی، سەرۆکوەزیران و جێگرەکانی، وەزیرەکان و وەکیلی وەزارەتەکان، سەرۆکی دەستە سربەخۆکان و جێگرەکانیان، ڕاوێژکارەکان، پارێزگارەکان و جێگرەکانیان، سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان، خاوەن پلە تایبەتەکان، بەڕێوەبەرە گشتیەکان، دادوەرەکان، ئەندامانی داواکاری گشتی، ئەندامانی هێزە ئەمنیەکان، ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران مافی خۆکاندیدکردنیان نییە. لەلایەکی ترەوە بە پێی پرۆژە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کردووە، کۆمیسیۆن گۆڕانکاری زۆری بەسەردادێت. بە پێی پرۆژەکە ژمارەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران لە 9 کۆمیسیارەوە بۆ 7 کەم دەکرێنەوە و لە بریەوەی وەک پێشتر پەرلەمانی عێراق ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران دیاری بکات، بەشی زۆری ئەندامەکان بە تەنسیب لە دام و دەستگاکانی دەوڵەت دەگوازرێنەوە. بە پێی مادەی 3 پرۆژە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران لە 7 کەس پێک دێن کە ئەمانن 3 دادوەر کە دوانیان لەلایەن ئەنجومەنی دادوەری عێراق و یەکێکیان لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێم دیاری دەکرێن، ڕاوێژکارێک کە لەلایەن ئەنجومەنی دەوڵەت دەپاڵێورێت، 2 مامۆستای زانکۆ کە لەلایەن لیژنەی شارەزایان کاندید دەکرێن، ژمێریارێکی یاسای لە ڕەگەزی مێ کە لەلایەن دیوانی چاودێری دارایی دەپاڵێورێت. هەروەها بە پێی پرۆژە یاساکە ئەندامانی پاڵێورا بۆ ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئاراستەی سەرۆکاتی کۆماری دەکرێن بۆ ئەوەی سەرۆکۆمار مەرسومی دەست بەکاربوونیان بۆ دەربکات. هەوڵەکانی پەرلەمانی عێراق بۆ پەسەندکردنی دوو یاسای نوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە کاتێکدا خۆپیشاندانەکانی عێراق بەردەوامن و داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆر بەخێر بنەگەر لە ڕاستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچین سەر قسەکردن لەسەر یاسای هەڵبژاردنەکان و کۆمیسیۆنی هەڵبژاردن. دەمەوێت ڕای بەڕێز بزانم سپارەت بە کۆبوونەوەکانی نێوان هەرێم و باغداد کە ئەمڕۆژ کۆنگرێکی ڕۆژنامەنووسی و تێبێژی حکوومەتە بوو کە باز لەوە دەکە کە لێ تێگەشتێکی باشەیە لە نێوان هەرێم و باغداد. پێ دوایە بگەن بە ڕێکەوتن؟ بەڵای ڕەنگە پێشبینیکردنی ئەوەی زۆر سپاس تەوان بۆ بەرنامەکە، ڕاستیدا پێشبینیکردنی ئەوەی کە حکوومەتی ناوەند و هەرێم بگەنە ڕێکەوتن قورسە،
چونکە ڕێکەوتن لەسەر مەبادی جیاوازە ڕێکەوتن لەسەر تەفاسیل یعنی ئەوەی کە دەڵێ شەیتانە تەفاسیلدایە چەند ساڵێکە هەرێم و بەغدا بەدەستیەوە دەناڵێن بە تایبەتی هەرێم ئێمە زۆر دەگلەیمان لە سوڵتاتی هەرێم کردووە کە ئاراستی سیاسەتی هەرێم لە ئاراستی سیاسەتی تەفاوزی هەرێم ئاراستەیەکی غەڵەتی کردووە لە ڕووی تەکوینەوە لە ڕووی ئەجندە و بەرنامەوە ئەغڵاتی هەبووەوە کەموکڕی لە حکمڕانی هەرێمدا هەبوو ئەمە ڕنگدانەوەی هەبوو لەسەر قورسایی هەرێم یعنی یا پێگەی هەرێم کاتێککە دەچێتە ناو مفاوەزاتەوە بەڵامەوەی ئێستا کە دەگوزارێ یعنی ئەمە پیا هەڵدان نەبێ بە کابینەی ئێستا بەڵام من ئەوەندەی ئیطلاعم هەیە و لەگەڵ هەندێک بەشێک لە ئەندامانی وەفدی مفاوز قسەم کرد و متمانەشم بەوە هەیە کە ئەم قسانە ڕاستن حکوومەتی هەرێم نیازپاچی پیشانداوە کە فعلا 250 لەم ڕێکەوتنە 250,000 بەرمیل نەوت تەقدیم بکە و سیاسەتی ئەوەی کە اختصاصاتی مشتەرەکە و ئەوەی لە اختصاصاتی حکوومەتی اتحادی لایەتۆنێتی پسە لە ئیدارەدانی گومرگەکان و سنوور و هەموو ئەو شتانە وەکو خۆی دەچێتە پێشێ ینی تەسلیم بەم واقعە بووە هەرێم بەڵام لە مقابلی ئەوەدا حکوومەتی عێراقی هیچ زەمانێک نییە التیزاماتی سەرشانی خۆی لەسەر تەفاسیلی ئەمە جێبەجێکە مەسەلەن وردەکاریەکان ڕەنگە بۆ خەڵکی مالی بەجێ بهێڵین باشە بەڵام ئەوەی کە هەیە مەسەلەن هەرێم 250,000 بەرمیل نەوت تەقدیم دەکا مانگانە بەڵام حکوومەتی عێراقی لە مقابلی ئەوە جارە پێش هەموو شتێک لە 45 ئەو بەشەی بودجێ هەرێم بۆ نەفەقاتی سیادی دەبا یعنی قسەمان لەگەڵ هێندێک لە خەبیرەکان کردووە بۆ معلوماتت بەبێ نەفەقاتی سیادی ئەو پارەی کە دەینێت لە 12 پوینت قسوورە ئەگەر نەفەقاتی سیادی لێرابەی برادرانی وەفدی مفاوز دەڵێن لە 105 نامێنێتەوە یعنی بەرەوە دەچێت ناو تەفاسیلەوە ئەگەر چی وەفدی مفاوزی ئەمجارە لەگەڵ جەنابی دکتۆر عادل عەبدولمەهدی لەگەڵ وەزیری نەوت وەزیری تەختی لەگەڵ وەزیری مالیە دانیشتون ئەمە ینی نیەتپاکیان پیشانداوە بەس کە دەچنە ناو تەفاسیلەوە کێشەی پێشمەرگە لە ڕووی مەبدەئەوە ڕێک دەکەون بودجێ پێشمەرگە بنێرن دەچنە ناو تەفاسیلەوە بە نەفەقاتی سیادی و کۆمەڵک ئاعتیباراتی تر دەی بڕنگیان و دێنەوە جیا لەوە یەکشت هەیە تێڕوانینمان ینی ئەوەی کە من لێم خوێندەوە لە ڕووی مەبدەئەوە گەشتونە هێندێک ڕێکەوتن بەس بەیانی وەفدەکە دەچێتەوە لەسەر تەفاسیلی ئەمە تووشی ئیشکالێک دەبن ئیشکالەکە ئەوەیە لە ناو دەستوری عێراقیدا ئیقراری لەسەر تەفاسیلی لامەرکەزی ئیداری و لامەرکەزی سیاسی کردووە بۆ هەرێم بەڵام هەموو ئەو مادانەی کە حقوقی سیاسی حقوقی مالی حقوقی ئیداری دەدا بە هەرێم بەغدا پابەند نابێ یەکێک لەوانە مەسەلەن حکوومەتی عێراقی باوەڕی بە فیدرالی نییە یعنی لە ڕووی ئەمەلیەوە قەناعەت بەوە نەهاتوو کە ینی مەسەلەی فیدرالی تعمیقە یەکێک لەوانە مەسەلەن مادەی 106 دەستور باز لەوە دەکا دەبێ هەیئەتێک دروست بکرێ نەزەمە کاتەبێ ئەم هەیئەتە زمانی ئەوە دەکا کە مراقبەی داهاتی اتحادی بکە و بە زەمان و بە عەدالەت دابش بکرێ بەسەر ئەقالی محافەزاتدا یعنی هێتا ئێستا ئەمە دروست نەبووە یەک دوو حکوومەتی عێراقی تا ئێستاش مانگانە لەو بڕێی کە دەشینێرێ مانگانە موچەی فەرمانبەران دەنێرێ ئەگەر بتەوێ ئیقرار لەسەر یا تەکلیسی عملیەی فیدرالی و عملیەی اتحادی بکەی لە عێراقدا اعتراف بکەی بەم هەرێمە بەگوێری هەموو ئەو مادانێکی اختصاصاتی هەرێمی لە دەستوردا دیاری کردووە تۆ پێویستت بەوەیە لە ڕووی مالیەوە دەرەتانێکی وای بدەیە کە بتوانێت بەسەر پێی خۆڵت هەستێ لە ڕووی ئیسیسمارەوە لە ڕووی بژانەوە لە ڕووی دروستکردنی فەرسەی ئەمە لەبەرەوە ئەو هەنگاوی ئێستا ئەگەر هەیە ڕێکەوتنەکە بکرێت لەسەر موچەی فەرمانبەرە من ئەوەندە دەزانم حکوومەتی هەرێم نیەتپاچی پیشان داوە وفعلا ئەوەی کە حکوومەتی عێراقی التیزاماتی دەستوری بەسەردا دەسە پێ دەیکا بەڵام هیچ زمانێک نییە حکوومەتی عێراقی ئەم هەنگاوانە بنێ چونکە لە مقابلی التیزاماتەکانی حکوومەتی هەرێم حقوقی لەسەر حکوومەتی فیدرالە حکوومەتی فیدرال پابند نابێ بە دەستورە ئیشکالمان سەرەوە کارێن پابند نابێنەوە تەسلیم ئێستا هەرێم پابند دەبێ ئەوەندەی من معلوماتم هەیە بەس ئیشکالەکە لە یەک شتە کاک حەکیمەکە دەرفەت دەبێ و بینەدان ڕوونی بکەینەوە التیزاماتی دەستوری کاتێک هەرێم جێبەجێ ناکە یا التیزاماتی دەستوری کاتێک حکوومەتی عێراق جێبەجێ ناکە کێشەی عالیقەی نێوان هەرێم و بەغدا لە تەطبیق نەکردنی دەستورەوەیە التیزا بۆ شێ دەبێ بۆ قەزا کێشەی ئیشکالی معادلەی ینی ململانی ئێمە لەگەڵ بەغدا ئەوەیە کاتێک ئیشکالمان لەگەڵ حکوومەتی عێراقی هەیە پەنا نابین بۆ سوڵتەی قەزایی بۆ حەلی منازعەکە و عێراقیش پەنا نابا چونکە هەردووچیان تەنەسوڵ دەکەن لە خۆتزیینەوە لە بەرامبەر مقازاتکردن لە بەردەمی سوڵتەی قەزایی ئیشکالەکە بۆ چ دەگەڕێتەوە ڕەنگە ئەسپاپە بێ مەسەلەن هەرێم بترسێت لەوەی قەزا سوڵتەی قەزایی سەربەخۆنیە یا تەداخلات هەیە کە تەداخلات بە تایبەتی تەداخلی ئەقلیمی لەسەر تەطبیقی دەستور و ئەو حیمایە دەستوری بۆ ئێمە هەیە زۆرە بەڵام لە
ئێستادا ئیقدامی حکوومەتی هەرێمەوەی من ئاگدارم ئیقدام دەکا بۆ جێبەجێکردنی ئیلتیزاماتی نەوتی خۆی یا ئیلتیزاماتی دەستوری خۆی بە زمان نییە ئەوەندەی من تێگەیشتمم حکوومەتی عێراقی ئەم زماناتانە جێبەجێ بکە. باش سپاس دەکەم بینە سەر بابەتەکەمان مەسلەی پرۆژە یاسای هەڵبژاردن و پرۆژە یاسای کۆمیسیۆن کێسە لە پەرلەمانی عێراقن ینی بەرلەوەی کە بینە سەر ناوڕۆکەکان بە دیاری کراوی داواکاری خۆپیشاندەرانە و مەسلەی کە داوا بکەن یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنیش هەموار بکتەوە یاخود یاسایەکی نوێ دابنرێت. خۆی پرسیارەکەت ڕوویەکی سیاسی و لە ئەسڵدا ڕوویەکی یاسایی هەیە یعنی ئەگەر ئێمە ئەسبابەکانی پشتی خۆپیشاندانەکان باسکەین ڕەنگە بگەڕێنەوە بۆ کۆمەڵە ئەسبابی داخلی ئەقلیمی دەولی و عێراقی و قانونی بەڵام ئەگەر لە من بپرسی خۆپیشاندەر نایە بۆ تعدیلی یاسایی بۆ تعدیلی یاسای هەڵبژاردن یا بۆ تعدیلی یاسای کۆمیسیۆن یا بۆ تعدیلی دەستور بێتە سەرجاددا ئەسبابێکی ذاتی و مۆزوعی هەیە لە عێراقدا ئەوەیە کە فەسادی گەشتۆتە ئاستێک بەتاڵی بەنەوەیەک زۆر کردو فەرسەی ئەمەل نەماوە خەڵک یعنی ناگاتە ئەو حیسەی دەخلی خۆی لە داهاتی عێراقی بۆی وای کردووە نە ئیستیسمار وەک پێویست بێ نە فەرسەی ئەمەل وەک پێویست بێ ئەمە بەتاڵەیەکی دروست کردووە وای کردووە یعنی کەلێنی نێوان خەڵک و دەسەڵات فراوان بێ لە ئاستی داخوازی خەڵکدانە بێ خەڵک بە دووی ناندا دەگەڕێ و هەموو ئەوانەی لە بەهاری عەرەبیش ڕوویداوە لە بنغازی لیبیایەوە هەتاکو دەگاتە یەمەن و بە لوبنانی بە ئەوەی ناوی چه سوودیاشە لەسەر ئەو ئەساسە هاتە گۆڕێ و ئێستاش ئەوەی لوبنان بەڵام ئەگەر لە من بپرسی ئەمە بەشێکی کەمی داخوازی سەرەکی خۆپیشاندەرانە لە پشتی ئەم هەموارکردنەوە ڕەنگە ئەجندای سیاسی داخلی ئەقلیمی عەرەبی لە پشت بێ بەڵام ئەگەر بینە سەر خودی تعدیلەکە لەسەر ناوەڕۆکی تعدیلەکە قسە بکەین قسەی ترمانەیە باشە بینی سەر سەرەتای یاسای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەمڕۆژ لیژنەی یاسای پەرلەمانی عێراق کۆبوونەوە لەسەر کردبوو بەرگەیەکی بۆ زیاد کردووە کە لەمە دووە مەسەلەن کەسی خاوەنی دوو ڕەگەزناوی ناتوانێت خۆی کاندید بکات یاخود ئەوانەی مافی کاندید بوونیان هەیە ینی پێ دوای ئەمە گۆڕانکارێکی تازەیەت ینی یاخود گۆڕانکارێکی ینی وا کراوە کە جیاواز بێت لە یاسەکەی پێشووتری پەرلەمانی عێراق لەم پرۆژێ بەڵێ خۆی جەوهەری تعدیلەکە هەر ئەوە نییە هەر کەسێک کە دوو ڕەگەزنامەی بۆی نەبێ بەشداری بکە بەڕای من ئەگەر قسە لەسەر ئەوە بکەی وەکو تایتڵێک باسی ئەم تعدیلە بکەی هەر تعدیلێک لە یاسای ئینتیخابات و لە یاسای کۆمیسیۆندا دەبێ بمانجێڕێتەوە بۆ ئەوەی ئەو وەسیلەی کە ئیسنادی سوڵتەی پێدەکرێت لە عێراق و حتا بۆ مستەقبل لە کوردستانیشدا ئەو وەسیلەی ئینتیخاباتە و ئامرازەکەش کە ڕقابەی عملیەکە دەکا ئەو هەیئەتە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە بە یاسای هەڵبژاردنەکان و بەم کۆمیسیۆنە کە عملیە انتخاباتی پێدەکرێت و مراقبە و ئیشرافی عملی انتخاباتی پێدەکرێت بۆ یەک شتە ئەویش ئەوەیە دەبێ عملیە ئیسنادی سوڵتە لە عێراقدا عملیەکی شەرعی بێ بەچی عملی شەرعی دەبێ بۆی حیمای حەقی انتخابی بکە حیمای حەقی انتخابی دەگەڕێنەوە بۆ ناو یاساکان ئەم دوو یاسایە حکمی عملی انتخابی دەکەن لە عێراقدا یاسای کۆمیسیۆن و یاسای انتخابات لێرە ئەمانەی کە زەق دەکرێتەوە لە تعدیلەکاندا ئایا ئەگەر بچینە ناو ناوڕۆکەوە لێرە ئەگە دەرفەت هەبێ مادە بە مادە ڕەنگە نتوانین شتیکەینەوە بەڵام سەر قەڵەمە گشتیەکان دەتوانین لێرە باسکەین بۆ بینەرانی بەڕێزی سەتەلایتی پەیامیش ڕوونی بکەینەوە ئەوەیە کە ئەو تعدیلاتانی کە باس کراوە تعدیلی زۆر جەوهەری نین ئەوەی کە ئەو پرۆژە یاسای ئەنجومەنی وەزیران پێشکەشی کردووە و ئەوەی کە سەرۆکایەتی کۆماریش هەنگاوی تێدایە هەنگاوی باش بەڕاستی بەس نوقسانیشی هەیە بەس هەنگە ئەوەی کە ئێستا زۆر زەق بۆتەوە بەشداری نەکردنی ڕیاساتی تەلات و قوزات و ئیدعای ئام و ئەوانە باشیشی تێدا خراپی تێدایە یعنی تۆ معالجەی عملی انتخابی بەوە ناکەی یا حەقی انتخابی بەوە حیمایە ناکەی ئەگەر بێی ڕێگەل لە خەڵک بژدی بەشداری عملی انتخابات بکە بەڵکو یاسای انتخابات و یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەبێ زمانی ئەوە بکە عملی انتخابی نەزیه بێ دوور بێ لە تەزویر و ئیعتیدا لەلایەن هەر جیاتێکەوە بۆ ئەوەی ئەو نخبەی کە دێتە سەر حکوم شەرعی بێ لە ناو ناوەڕۆکی مادەکاندا دەبێت تەنزیمی ئەم حاڵەتانە بکات دەتوانین ئێمە لە ناو بەرنامەکەدا ئەمە باس باشە سوپاس دەکەم دەتەگرێمەوە لای بەڕێزت ئەگەر بچینەوە لای کاکۆگر زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق پرۆژە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئێوەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئاگاداری مەسەلەن دانانی ئەو یاسێن یاخودی پرسێک بە ڕێکخراوەکانی بواری هەڵبژاردن کرا و سەرنجیان وەربگیرێت لەبارەی هەمواری بڵێن یاخود دانانی یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ڕێز و سڵاو و حرمەتم هەیە لە بۆ بینەرانی پەیام دۆسپاس پرس بەوەی کە ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەشدار بوون یانە نەمە قۆناغی جیاوازی هەیە
ئەوەی کە پەیوەستە بە پرۆژە پێشنیاری کە لە سەرۆکاتی کۆمارەوە پێشکەش کرا لیژنەیەکی فراوان پێکات بوو لە خەڵکی جیاواز من یەکێک بووم لەوە ئەندامانە بەس بەداخەوە لەبەر ئەو تەظاهورات و ئەوەی کە هەبوو هەموو کارەکان لە ماوەیەکی زۆر کورتدا جێبەجێ کرا و چووە پێش ئێمە لە ڕێی گروپێکەوە چ ئیمێل چ واتساپ سەرنج و پێشنیارەکانی خۆمان دەنارد و بەردەوام گفتوگۆمان هەبوو ئێستاش پەرلەمانی عێراق دوای ڕەوانەکردنی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە نامەی جیاوازی ناردووە کە گوێ لە کەرتی جیاواز دەگرن بۆ ئەو یاسایانەی کە دەیانەوێ هەموار بکرێتەوە ئامانزی شتێدا ئەوەیە کە بڵێن ژمارەیەکی زۆر لە خەڵک بەشدار بووە و هەوڵە بۆ ئەوەی نەوعێک لە ڕەزامەندی یا ڕازیکردنی ئەو خۆپێشاندەرانەی کە ئێستا لە بەغدا بارگرانێکی قورسیان لەسەر حکومەت و بە تایبەت هێز و لایەنە سیاسیەکان دروست کردووە بەڵام ئەو حەقیقەتە هەیە دەبێ بیڵێین کۆی ئەم هەموارانەی کە ناوی جیاوازی لێدەندرێ بەدەر نییە لە با بڵێین پاشخانی سیاسی و بیرکردنەوەی سیاسی چونکە ئەوەی کە لە پرۆژە یاسای هەڵبژاردن تایبەت بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نیشتیمانی عێراق پێشکەش کراوە بە ئیدعای ئەوەی کە هەوڵە بۆ ڕازیکردنی دەنگدەر دەبینین یاساکە وەکو خۆی دێتەوە پێش بە هەندێک گۆڕانکاری کە بۆ ڕازیکردن یا لە ژێر ناوی ڕازیکردنی خۆپێشاندەران چونکە خەڵکی خۆپێشاندەر هەمویان پسپۆر نین لە مەجای یاسای هەڵبژاردن و نیزامەکانی هەڵبژاردنەوەانە تا بزان لە بەرژەوەندیانیاننا ئەوەی کە کراوە بەشێکی بەرنامەکە کە گوێم لێ بوو باسکرا با بڵێین چەند گۆڕانکاریەکی شەکلی و مەوزوعیشی تێدا هەیە باشە گرنگترین ئەو گۆڕانکاریانەی کە لە یاسای هەڵبژاردن هەیە و ئەوەی پێشنیاری سەرۆکاتی کۆمار دوایی لە ئەنجومەنی وەزیران گۆڕانکارێکی بەسەرداد ئێستا لە پەرلەمان گفتوگۆی لەسرە لایەزال ڕاوەردەگرن نازانین بە دەرەنجام بەچی دەگا بەڵام ئەوەی کە کراوە با بڵێین سێ هەنگاوی بنەڕەتی گرنگ نراوە کە مەوزوعینە گرنگن بەشەکەی تری پەیوەندی بە زانی بە شەکلێکە هەیە نامەوێت زۆر کات پێ بگرم وەکو ئەوەی کە عمر لە 30 ساڵی ببتە 25 بۆ ئەوەی گەنجان زیاتر بەشدار ببن بەڵام ئەوانەی کە گۆڕانکاری جەوهەرین سێ ئەساسن سێ بنەمان یەکەم مەسئلەی دەوائری ئینتیخابی دووەم نظامی احتسابی ئەسوات چۆن دەنگ هەژمارەکرێ سێەم مەسئلەی ئەو جیهەتەی کە سەرپەرشتی پرۆسەی هەڵبژاردن دەکات ئەم سێ تەوەرە ئەم سێ لاینە هەرە گرنگترین ئەو خاڵانن کە با بڵێین هاتۆتە پێش و ئەوەی کە با بڵێین مامۆستاش بەر لە من باسی کرد کە گوایە کۆمەڵێک مەناسب هەیە قەدەغە دەبێت لە سەریان بۆ ئەوەی خۆ هەڵنەبژێرن بە مەبەستی بەکارنهێنانی ماڵی گشتی یان پێگەیان لە ناو دەوڵەت لە شوێنی فەرمی بۆ پرۆسەی هەڵبژاردن چونکە دیعایەکی مەجانیە بە بەردەوام لە سەرشاشەکانی تەلەڤیزۆنن خەڵگیان ناسێ فرسەتیانێ خەڵک ببینن لە ڕێی ماڵی گشتیەوە من پێم وایە ئەوە با بڵێن ئەوەش قەزەیەکی شەکلیە چونکە عەمر دەگۆڕێ بە زەید دەگۆڕێ بە موستەفا بەم مۆدێلە چارەسەرێکی بنەڕەتیمان نەکردە ئەوەی کە پەیوەندی بە دایرەی ئینتیخابی و نظامی اقتراع یان احتسابی ئەسوات و مەسئلەی ئیدارەی کۆمسیۆن هەیە ئەمە بەڕاستی هەڵوەستەی دەوێ لێکدانەوەی زیادەتری دەوێ من بە کورتی بیڵێم ئەوەیە کە بە بەرجی هێزە گەورەکان دووراوە مەبەستە دایرەی ئینتیخاباتە و بە کۆنکرێتی بێشک مەسەلەن بۆ زانینی بەڕێزت بەشی زۆری ئەوانەی فوقەهای قانونی هەڵبژاردن و شارەزایانی با بڵێن بواری سیاست لە ئەو دەوڵەتانەی کە بە دوو پێوەری یەکەم کە تازە ڕاگوازراون بۆ سیستەمی دموکراسی و لە هەناوی سیستەمی شمولی دابوون ینی نظامی پێشتر نظامێکی دیکتاتۆری بۆ ئێستا تەحول هەیە و فراهامی ئازادیەکان و حیزبی سیاسی و ئینتیخاب و ئەوانە هاتۆتە پێش معیاری دووەم کۆمەلگایە کە کۆمەلگایکی متەنەویعە لە ڕووی دین و قەوم و ئتنیک و ئەم با بڵێین هەمەڕەنجەی کە لە کۆمەلگای عێراقیە باشترین مۆدێلی ئەوەی با بڵێن پێی دەڵێن
ئەوەی با بڵێن لیستی یا ئەوەی با بڵێن نسبیە ئەوەی قائمەی نسبی ئەوەی کە لە یەکەم تەجروبەی عێراق بەکارهات وەکو لە 2005دا ئەوان نەسیحەت دەکەن دەڵێن ئەوە بە باشترین مۆدێلە ئەوەی کە ئێستا گوزەری کردووە طبعا هیچ نظامێک نییە هەمووی ئیجابی بی و هەمووی سەلبی بی هەموو نظامەکان ئیجابی و سەلبی هەیە بەڵام ئەوەی کە ئێستا هاتوون بە ناوی دەنگدەر و خۆپێشاندەر و ئەوانە کورتیان کردوتەوە لە ئەشخاص بەواتای ئەوەی فکرەیە کە ئێستا ئەحزاب لە لای خەڵکی عێراقی وەکو دامەزراوەیەکی مافیاگەری لێ هاتووە بۆ ئەوەی دوور بکەوینەوە لە حیزب و لیستی حیزبی و کاندیدی حیزبی دەڕۆن بەرەو کاندیدی فەردی بەس لەبیریان چووە لە ژیانی دموکراسی و سیاسیدا حزب کارکتەری گەورەترین کارکتەری ئەو پرۆسەیە ئەوە ئاهەنگ و جەژنی ئەوانە کە یاری تێدا دەکەن کاتێک دەبێتە فەردیش خۆ حزبی سیاسی کۆڵنادا ئەفراد دێنێتە پێش لە ناو لیژنەکەی ئێم منی تێدا بووم گفتوگۆکە ئەوە بوو کە حیزب ناچار دەبێت باشترین کەسی خۆی بێنێتە پێش کە من پێم وایە ئەوە بەڕاستی بە عیلمی انتخاب ڕاز نییە هەڵبژاردننی فەردی لە کۆمەلگاک هابرماز دەڵێ من نایڵێم پرۆفیسۆر هابرماز دەڵێ هەڵبژاردن لە کۆمەلگایە کە سەدا سی نەخوێندەوار بێ کۆمەلگایە کە سەدا سی لە ژێر هێڵی هەژاری دابێ زۆر بە ئاسانی کاریگەری لەسەر دروست دەکرێت بەواتای هەڵبژاردن دەبێتە ئەو شوێنە ئەو پێگەیە بۆ گەیشتنی خاوەن سەرمایە ئەو کەسانەی کە نفوزی کۆمەڵایەتی وەکو عشیرەت و خێڵ و ئەوانەیان لە ناو کۆمەلگاکان هەیە بۆ بەدەستێنانی ئەو مەقاعدانە ئینجا ئەم تەجروبەیە زەرەرێکی کەی علمی هەیە کە هەر نمونەیەکی بچکۆلانە بێنینەوە بۆی بینەرانی تەلەڤیزیۆن لێمان تێبگەن دەڵێن باوادانین بەڵێ باوادانین سلەیمانی وەکو شارێک وەرگرین بە پێی عەدەدی سوکان قەزای شار دەڵێم نەک هەموو شاری سلێمانی 5 مەقعدی بەردەکەوێت سلێمانی دابەشە بێ بە 5 مقاتعی 150,000 کەسی ئەو 5 کاندیدا بۆ نمونە لە سلەیمانی دائیرەی یەک سلەیمانی یەک 5 کاندید ملبەملانێ دەکەن 100,000 کەسی سوودەنجیدا کاندیدێک 20,000 دەنجی هینە ئەوانی تر 19 بە 19 بە 18 هەموو ئەو دەنگانە سقوط دەکا بەس ئەوەی 20,000 هینادەی باواتە ئێمە پێی دەڵێن ڕوبعی فائزین ئەم نیزامە حتا لە ئەمریکا کە مۆدێلە لە میسر ماوەیەکی درێژ پیادەکرایە بەڕاستی پەرلەمان دەبێتە پەرلەمانی نوخبەیەک ناکە ڕوبعی دەنگدەران ئەمەش لەگەڵ نظامی عەدالەتی تەسویتی ناگونجێت اتحادی بەرلەمانی دەولی دەڕێ باشترین بەرلەمان ئەو بەرلەمانەیە کە زۆرترین ڕنگدانەوەی کۆمەلگاکانی تێدا هەیە نوێنەرایەتی ئەو کۆمەلگایانە تەمسیلی سیاسیان هەیە لە ناو پەرلەمانەکانیان کە بەداخەوە ئەو نیزامە هێشتا خەڵک درچی پێ نەکردیا چەندە دائیرە بچووکەینەوە ئەوەندە دەنگ بە فیڕۆ دەڕوە ئەوەندە ڕێژەکە کەمتر دەبی بۆیە بە تەسەووری من ئەمە یەکە کە لەم ئیشکالێتانەی کە تەجروبە نەکراوە لە عێراق بەڵام خەتەری زۆری دەی بەتایبەتی لە بۆ میلەتی وەکو میلەتی کورد بە هەزاران دەنجی بە فیڕۆ دەڕوە بەتایبەتی لەو ناوچانەی کە وەکو هەولێر و سلێمانی و دهۆک نییە لە کەرکووک لە نەینەوە لە سەلاحەدین لە دیالە لە بەغدا دەنگێکی زۆر بە هەدەر دەڕوە سوپاس دەکەم دواتر گرێم بۆ لای بەڕێزت دکتۆر گرێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە ئەو گۆڕانکاری ڕێکشەیە کە بەڕێزت یعنی متابعات کرد بێ کۆگر باسیێندێک گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن چی کراوە بۆ نمونە پێدەمە گۆڕانکاری نینەوەی کە باسی کرد کە تەمەنی 25 کەم کراوەتەوە 25 ساڵ باز لەوە دەکرێت کە ئەوانی مافی خۆکاندیکردنیان نیە سەرۆک کۆمار و جێگرەکانی سەرۆک وەزیران و جێگرەکانی ئەندامانی داواکاری گشتی و ئەندامانی هێزانمنیەکان کەمکردنەوەی کورسەکانی پەرلەمان لە 329 کورسیەوە بۆ 251 بەڵێ خۆی لە ئەسڵدا دەیگەڕێمەوە سەر قسەی یەکەم ینی ئێمە ئەگەر قسە لەسەر هەمواری یاساکە بکەین ئەگەر جانیبێک ماوەرگرت بۆ لە ئەسڵی ئینوانەکە دوور دەکەوینەوە ئەگەر خۆپیشاندەران ئامانجیان ئەوە بێ ئیسلاحی عەمەلی ئینتیخابی لە عێراقدا بکرێ و ئەگەر هێزە سیاسیەکان وایان بوێ و ئەگەر عەدالەتی کۆمەڵاتی وای بوێ و ڕەکیزەکانی دەوڵەتی قایمون وای بوێ بە دوای یەک تایتڵ دەبێت تایتڵی ئەم گۆڕانکاریانە بن لە تعدیلی یاساکاندا ئەویش ئەوەیە تا چەند حیمایی حەقی ئینتیخابی دەکات و حیمایی حەقی مشارەکە ئەم گۆڕانکاری کە لێرە باس کراوە لەسەر نظامی احتسابی ئەسواد لەگەڵ ئەو سنی تەرشیح لە 30 ساڵەکە کە کراوەتە 25 ساڵ زائیدەن دەوائری ئینتیخابیەکان ئەمانە بە گوێرەی هێندێک تێڕوانی پێیان وایە هێندێک ئیتیجاهی سیاسی هەیە پێی وایە ئەگەر دەوائری ئینتیخابی کەم بێتەوە ئەوە ئەو کاتە نوێنەر لە دەنگدەر نزیک دەبێتەوە
باش بەس ئێستاوەی کە پێشتر بازنی هەڵبژاردن لەسەر ئەساسی پارێزگا بووە بەڵێ ئێستا قەزاشی تێکەوتووە بە تێڕوانینی من و خەڵکی تریش ڕەنگە پێی وابێ ئەگەر بازنەکان بچووک ببنەوە لە محافەزەوە بێتە سەر قەزا دەنگدەر لە نوێنەری خۆی نزیک دەبێتەوە. ڕەنگە هێندێک گوردەکاری هەبێ هەلومەرجی عێراقی وای نەخوازێ بە دیوێکی تردا ئەگەر قسە لەسەر کەمکردنەوەی ئەنجومەنی نوێنەران بکەین ڕەنگە لە ڕووی مالیەوە هێندێک داهات بۆ حکوومەت بگەڕێتەوە ئەم فەوزایە دروست نەبێ پەرلەمان ببێتە زایگای لەدایک بوونی خەڵکی دەوڵەمەند و خۆ دەوڵەمەندکردن لەسەر ئەموالی گشتی ئەمەش بەشێکە چونکە یەکێک لەو سیمای گۆڕانکاریەکان کە چەند ساڵە ئینتخابە ینی خۆپیشاندان دەکرێت خێرا لە سەردەمی عەبادی لە سەردەمی مالکی لە سەردەمی ئەوەی عادل عەبدولمەهدی ژێستا دکتۆر عادل عەبدولمەهدی پەنادە بەنەبەر ئەوەی میزانیەی سەرۆکاتیەکان کەمکەنەوە مەسەلەی انتخابات با بڵین ئەندامانی پەرلەمان معاشەکانیان کەم بکرێتەوە قسەی جددی لەسەر ئەمەنیە ئەوەی کە من دەمەوێت قسەی لەسەر بکەم قسە جددیەکە ئەوەیە ئەمەلی انتخابی لە عێراقدا ئەمەلەیەکی شەرعیە یا شەرعی نیە تەزویر دەکرێت یا ناکرێت چونکە ئەفمکە کێشەکە خەلەلی ئەمەلی انتخابی و ئیسنادی سوڵتە ئەمەلی مشارەکە نییە ینی ئەو کەسەی 25 ساڵە یا 30 ساڵە مشارەکە دەکات لە ئەمەلی انتخابی سا لە کوردستاندا گەر ئەمە نەعەدالەتی بێ لە عێراقدا دەوایری انتخابی ینی لەسەر ئەساسی محافەزەیە لە کوردستاندا هەموو کوردستان یەک بازنەیە کە مە نەعەدالەتیی دروست کردووە ئێمە زۆرجار لە هێزە سیاسیەکان و بەشێک لە ئەوانەی با بڵین پسپۆردی ئەو بوارەشن پێمان وایە کە دەبێ کوردستان ببێتە چەند بازنەیەکی هەڵبژاردن هەڵبژاردننی پێش 3 بازنەوە لە هەڵبژاردننی ئەم جارەی پێش لە کوردستان لە کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بەڕێزت بەڵێ ئاجامە بستن هەڵبژاردننی پەرلەمانی عێراق 3 بازنەوە بەڵام ئەسلی کێشەکە خەریکە قەزەیەکمان لەبیر دەچێتەوە ئەویش ئەمەلی ینی تۆ هەر گۆڕانکاریەک لە نظامی احتیسابی ئەسوات دابێنی و گۆڕانکاری لە نظامی هەڵبژاردندا بکەی لە بازنەکان و نظامی دەوایری انتخابی بۆ گۆڕانکاری لە سنی مشارەکە بکەی لە تەرشیح سنی تەرشیح ئەمە لێش با بڵێن انتخابات ئیسنادی سوڵتە ناتوانین نزیکەوە لە شەرعانەکردنی ئەمە لێ ئیسنادی سوڵتە بۆ ئەی بەچی نزیک دەبێتەوە بۆ نمونە لەوێدا چی کرا بۆی هەژمارکردنی تەماشاکە تەزویر کەم بکرێتەوە ئەگەر ئیجازەم دەی من ئەوە بۆ بینەران و بۆ جەنابی کاک هۆگریش بخەینە ڕوو ئەسڵی کێشە ئەوەیە ئێمە انتخابات بە چەند مەرحەلەیەکدا دەڕوە مرحلەی تەزدیدی سجلی ناخیبن هەتاکو دەگاتە مرحلەی ئیعلانی نهایی نەتایج 6 مرحلەیە ئەم مراحلانە هەر هەمووی لەژێر ڕقابەیەکی مشدددا نەبێ و مراقبەیەکی قەزایی نەبێ لە سێبەری سوڵتەیەکی قەزایی ناتوانێت شەرعیەتی عەمەلیە بەدەستبێنی چۆن ئێمە عملی سجلی ناخیبین تۆماری دەنگدەران کێشەی کوردستانە کێشەی هاوڵاتیە کێشەی ئەحزابە ئەم تعدیلە معالەجەی نەکردووە من بۆ خۆم دکتۆراکەم لەسەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە مقارنەی جەزائیر و فەڕەنسام کردووە لەو وڵاتانە انتخابات چۆنە طبعا لە جەزائیر بەشێکی کەمی عملی ینی احتیکاری سوڵتە هەبوو کە پەیوەندی بە دەسەڵاتی سەرۆکەوە بوو بوو تەفلیقە نەما ئەویش کۆتایی هات سەیریکە لە تۆماری دەنگدەراندا ئەگەر ئێمە پێشەوەی ئەم تەجروبە باسکەین من دەمەوێت بۆ بینەران بخەمە ڕوو ئەگەر بمانەوێت تعدیلێکی حەقیقی بکەین دەبێت سجلی ناخیبین لە کۆمیسیۆن ئینقاسکەین کە ئەمەی کردووە ئەویش ئەوەیە ئەمەلیەی تەزدیدی سجلی ناخیبین پەیوەندی نابە کۆمیسیۆن نابێ ئێستا لەسەر بیتاقی تەمینی دەڕوا دەبێت تەسلیمی اختصاصاتی خۆی بکەیت کە دایرەی ئیحسایە محافەزەیە ناحیەیە قەزایە زائیدەن دایرەی نفوسە ئەنجا ئەم لیژنەیە بسپێری بە هەیئەتێکی قەزایی جارە پێش هەموو شتێک دەبێت کۆمیسیۆن کە کراوە بە هەیئەتێکی قەزایی زۆر زەعیفە لە حەوت کەس پێکاتوە سەی قەزایە ئەوی دیکە مستەشارێکی بەڵێ ئەگەر تۆ بتەوێ قازی بۆچی دیکەیە هەیئەتی قەزایی بۆ ئەوەی نزیکی کەیەوە لە ینی سزادانی قەزایی هەبێ نزیکی کە لە هەیئەتێکی قەزایی ئەگەر بتەوێ ئەمە بکەی پێویست بەم گۆڕانکاریانی خوارەوە یەک دەبێ عەدەدی قازیەکان لەناو کۆمیسیۆندا بەقەد عەدەدی محافەزات بێ و دەبێ پێش هەموو شتێک لەناو ئەم هەیئەتە قەزاییەدا ئیدعای عامی تێدا بێ چونکە منازعەی عەمەلی ئینتیخابی هێندە زۆرە احتیکاکی ئەحزاب لەگەڵ ئەحزاب مڕەشەح لەگەڵ ناخیب وای لێ دێ منازعات ئەوەندە زۆرە هێشتا لە یاسا هەموارکراوە نوێیەکەدا هێشتا اختصاصی بەتی منازعات و اعتراضات لە لای کۆمیسیۆنە یەک زەمانەتی هەیە تەعن لە هەیئەتە قەزاییەکە دەدرێت تۆ ئەگەر بتەوێت تعدیلێکی حەقیقی باش بکەی دەبێ ئەم هەیئەتە کۆمیسیۆنە فراوان بکەی بیکەی بەلای
بەلانی کەمەوە عدەدی قازیەکان بەقەد عدەدی محافظەکان نهێژدە دادوەری بەڵێ ئەنجا ئەگەر بتەوێت خەڵکی بێلانی تێکەی من لەگەڵ ئەوەم ئەساتیزەی جامیعاتی بۆ بەری خەڵکی مختەس لە مەجلیسی دەوڵەت بەڵێ کەمە لە عێراق عملەکە ئاڵۆزە ئەگەر تۆ بە تایبەتی تەماشا بکە ئەگەر دەوائری انتخابی فراوان کەی زۆر مهمە بۆ بینەدان ئەگەر بتەوێت سڵتەی قەزایی فراوان کەی دەبێت لە هەموو محافظەیەک لە هەموو دائیرەیەکی انتخابی هەیئەتێکی قەزایی دروستکەی لە جیاتی مەکاتیب محافظات مەکاتیبی دەوائری انتخابی هەبێ کە بریتی بێ لە هەیئەتێکی قەزایی بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی ئیدعای عامی تێدا بێ بۆ ئەوەی لە هەموو منازعەیەکدا کە قەزەیەک ڕوودا اعتراضێک ڕوودا ئیدعای عام بیزوڵێنێ من آخر جملەم لەم مەشهەدە دەبێ ئەوە بڵێم قۆناغەکانی عملی انتخابی هەموو ئەو قۆناغانە دەبێت لەژێر ئومرەی سڵتەی قەزایی ئیدعای عامدا بێ سجلی ناخیبین کە کەم و کوڕێکی تێدایە ئەحزاب هاوار دەکات بۆ بەردەمی کۆمیسیۆن ئەندامەکەی ئەگەر قازیش بێ سڵتەی قەزایی سەربەخۆ نەبێ بەم عەدەدەکەمە بە تەلەفۆنێ قەزیەکە نازوڵێنێ بەڵام ئەگەر هەیئەتێکی قەزایی هەبێ مختص بێ بە عملی سجلی ناخیبین قەزیەکە دەجوڵێنی لە بەردەمی و محکەمەی قەزایی داری بێتە سەرخەت قەزای جینایی بێتە سەرخەت ئەمە بۆ مەراحیلەکانی کەژوایە یعنی لەناو سپاس دەکەم ناوبڕێکمانە دەتەژێم بۆ لای بەڕێز و کاکە و گرش بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتێر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان بێتە سەرمێت تەموو چێژی برنجی ئیمانیا یەکری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە برنجی هاومەلی پریمۆم بۆنداری تایلەندی ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی برنجی هاومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق
ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەوێت بینەرانی بەڕێز کاکۆگر بگەرەمەوە لای بەڕێزت سەبارەت بە کۆمیسیۆنەوەی کە لە پرۆژە یاساکە پێشنەسکراوە باسی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران پێکدێن لە 7 کەس 3 دادوەر و 2 مامۆسای زانکۆ و بڵێن ڕاوێژکارێکی ئەنجومەنی دەوڵەت و لەگەڵ ژمێریارێکی ئافرەت لە دیوانی چاودێری دارایی ئەنی ئەم شێوازە لە کۆمیسیۆن پێدوای شێوازێکی سەرکەوتوو دەبێت یاخود بەگشتی شێوازی کۆمیسیۆن لە دنیادا چۆنە؟ طبعا لە دنیادا بۆ سەرپەرشتی پرۆسیال بژاردن مۆدێلی جیاوازەیە با بڵێن نوێترینیان ئەوەی کە هاتۆتە پێش دامەزرانی کۆمسیۆن یا دەستەی سربەخۆیە کە لە مەبدەئی تەجزیەی سوڵتات هاتیە نەک بەس فەسڵ لە فەسلیشدا بین سوڵتەی تەنفیزی تەجزیە بکەین بۆ ئەوەی پرۆسیال بژاردن پرۆسەیەکی حساسە پەیوەندی بە ژیانی سیاسی هەیە دەبێت دامەزراوەیەک سەرپەرشتی بکات سربەخۆ بێ ئەمەی کە پێشنیار کراوە کاک حەچیم ینی لە تێزێکەوە هاتیە کە گوایە هەموو ئەو کێشانەی یا هەموو ئەو ساختەکاریەی کە لە ڕابردوودا ئەنجام درراوە هۆکارەکە کۆمسیۆنە لە ئەسڵ داوە هەڵەیە بەڕاستی هۆکارە سەرچێکە حیزبی سیاسیە تەنشیایی سیاسیە کۆمسیۆن بەشێکە لەو پرۆسەیە هەموو نییە بۆیە هەڵساوین مۆدلێکمان دروست کردووە کە ئەم مۆدێلە سێ گرفتی گەورەی تێدایە یەکەمیان ئخلالە بە مەبدەی ئیستقلالی ئەو مؤسسەیە لە بەرچی لەبەرەوەی لە ڕێکاری دانان و لابردنیان ئەو کەسانی کەدایان ناوە دوزار ئیشەکەیان تاوا دەگەڕێنەوە مەرجەعی خۆیان واتای دادوەرەکان دەستنەوە شوێنی خۆیان مامۆستاکان دەستنەوە زانکۆ من پێم وایە بەڕاستی ئەم دامەزراوانە خالی نین لە بەحیزبیکردن ئەو کەسانەی لەوێەوە دێن ئەوانەش تەمسیلی بیرروڕای سیاسی دەکەن بۆیە ئەمە مەبدەی ئیستقلالیەت لێرە بە خاڵی یەکەم ئەمن بەڕاستی ڕئیم وابوو کە کۆمسیۆن وەکو هەنگاوی یەکەم لەلایەن دامەزراوەیە کە دابمەزرێەوە سوڵتاتی وای بدرێتێ کە زۆر گرنگ بی بۆ نمونە لە ئەڵمانیا ڕئیسی جیهازی ئەحسا دەبتە سەرۆکی کۆمسیۆن و سەلاحیاتی هەموو دەسەڵاتەکانی دەستوریەن ڕئاسات وەردەگری لە فترەی ئینتیخاب بۆی بتوانێت قەراری گرنگ بدا لێرە با بڵێن دەبوو تەجروبە یەکەمی عێراق بە شێوەیەک لە شێوەکان بۆ سربەخۆیی تەجروبەیەکی باشتر بۆ لەوانەی تر دوو کێشەیەکی گەورە هەیە کە دادوەر دەینی تێکەڵی ئەم معادلەیەی دەکەی مەبدەیەکی تر هەیە کە مەبدەیەکی قانونیە کە خەسم و حەکەم خۆی خەڵک کە کێشەی هەبێت دەچێتە دادگا ئەی ئەگەرە کێشت لەگە دادگا هەبێت دەکەی کۆمسیۆن ڕاستە وەکو خەسڵەتی با بڵێن مامۆستا دکتۆر باسی کە دکتۆر بەکرد بەڕای من دەبا ئیستیفادە لە تەجروبەی لوبنانی بکەن ئێمە مەسئلەی شەکوا و تەعەن بە تەواوی بدەینە هەیئەتێکی قەزایی دائم نەک موقت لەبەرەوەی عەمەلیە ئینتیخابی 4 ساڵ جارەکە ئێمە مەجالیس محافظاتمان هەیە هەیئەتی قەزایی دائم دروستکەین و وەکو مامۆستا گوتی بە ئەو هەیئەتە لە پارێزگاکانیش نوێنەری هەبی وەزیفەی فقط بینینی شەکوا و تەعەن بی یعنی ئەوەی کێشەی لەگە دامەزراوەی هەڵبژاردن نەبێت دەچێتە لای ئەوان و دامەزراوەی هەڵبژاردن لەسەر ئەوە ناوەستێکەی حەسبی شەکوا و تەعەن دەبێت چونکە ئیجراعاتی تەقاضی ڕێکاری خۆی هەیە لە ئیطاری ئوسولی محاکەمات دیاری کراوە با بڵێن ئەطرافی معنی بانگەکرێت شاهێد بەڵگە کۆ دەکرێتەوە تحقق دەکرێت تحەڕی دەکرێت مفەوەزیە لەوە ڕزگاری دەبی لە لوبنان پاش 2 ڕۆژی نەتایج ئەلان دەکرێت ئەگە ئەو نەتایجە قابلە لە هەر وەختەی پاش 6 مانجی نائیبەک بە ساختە چوە ئیسپات دەبی کە ساختەی کردووە یا مەسەل لە ئیسرائیل ڕئیس وزەرا لەگە شەریکەیەک ڕێکەدبوو لایەن برد
کە لە ڕێی ئینتیخاب هات دوای بووە ڕئیس وزرا بۆیە بەڕێی من دەبووە ئەم مەسئلەیە لە قەزا دوور بخرێتەوە چونکە دادوەر تووشی بەڵایەک دەکەین دوای ئەم دامەزراوەیەش لە پەر چاوی خەڵک دەکەوێت مشکلەی یان خاڵی سێەم کە گرنگە هەر هەیئەتێک بێ هەر دامەزراوەیەک بێ بە نەتیجە قانون جێبەجێ دەکات ڕێکارەکان جێبەجێ دەکات لازال من لەگەڵ مامۆستا بەکر ممکنە کۆک بم ئەم یاسا پێشنیارکراوەی کە هەیە بەڕاستی بە کۆنکرێتی نەچۆتە سەر چارەسەری ئەو کێشانە یەکێک لەوانە مامۆستا باسی کرد سجلی ناخبینە دووەم مەسئلەی دەنگدەری ئەمنی و جێیش و عسکەر و پێشمەرگە و ئەم مۆدێلا ینی تەشکیلاتی ئەوانەی کە فەرمان جێبەجێ دەکەن ینی دەنگدان مسبقەن حەسمە کە دەنگ بۆ چێ دەچی و هەروەها مەسئلەی ئاوارە و پەناوەر و عێراقیەکانی کە لە دەرەوە دەنگدەن ینی بە حەقیقی نەچوویتە سەر ئەوەی کە چۆن ڕێ لە ساختەکاری بگرێ بە نەتیجە قانونەکە من و تۆش بین و مامۆستاش بێ لەگەڵمان بمانکەنە کۆمسیۆن ئێمە یاساکان جێبەجێ دەکەین یەکێک لە گرنگترین ئەو خاڵانێک کە لە تەجروبەی تونسی هەیە بۆ نمونە مەسئلەی سقفی ئینفاق و مەسادری تەمویلە بابچن ئیستیفادە لەوێ بکەن بزان قانون چۆن سیاغاتی کردێ کە نابێت و پارە تەمویل کەما تەشع چەندت هەبێت سەرفیکەی دوو مەسئلەی عەدالەتە لە بۆ وسول لە بۆ دەنگدەر چۆن بە دادپەروەری هەمومان منیمەم یعنی حدی ئەدنامان دەبێ کە بگەینە دەنگدەر و پەیاممان بگەینین بۆی دەنگدەر بمان ناسێ تەجروبەی زۆر هەیە بەڕاستی یاساکە نەچووتە سەری لەسەر مۆدێلە قەدیمەکان ماوەتەوە و هیچ گرنتیەکی ئەو تۆی نەدایتە ئەو هەیئەتە سبەینی هەر هەیئەتێک بینن 7 بن 15 بن 300 کەس بن نەتیجە هەر شکست دەخۆن چونکە بە نەتیجە خۆ بە ئیجتیهادی خۆیش ناکە ئەو دەبێت قانون جێبەجێکە قانونیشی کە جێبەجێ کرد قانونەکە خۆی کیماسی تێدا بوو کە مکوڕی تێدا بوو لە سنوورێک دەوەستێ تەدەخولات زۆر دەبی بە نەتیجە ئەوەی لێ دەکەوێتەوە کە لە تەجروبەی پێشتر کە تەجروبەکە کوردەواری دەڵێ حیابەرە بوو یعنی هیچ بەهایەکی جوانکاری لە پرۆسەی سیاسی و شەرعیەتی سیاسی نەهێشتەوە ینی گەیشتینە ئەوەی کە کڕین و فرۆشتن لەسەر شاشاتی تەلەڤیزیۆن تەقاریری حکومەت دەرچووە کە بە چه حەجمێک ساختەکاری و دەستێوەردان و کڕین و فرۆشتن کرا ئەمە بە حقیقەت کۆمسیۆن نەچۆتە ینی ئەم یاسایە بە کۆنکرێتی نەچۆتە سەری و پێشم وایە یاسایەک لەژێر هەڕەشە چکە ئێستا هەڕەشە هەیە لە ئارامی دەرناچێ هەڕەشەی خۆپێشاندەر من لە لیژنەکە بووم هەر قسەیەکم بکردا ئەیانوت تۆ دژی خۆپێشاندەرانی کاکە قزیەکە خۆ عیلاقی بە خۆپێشاندەر نیە ئەمە ژیانی سیاسیە ینی بڕوا دەکەی بەم مۆدێلانەی هێناویانەتە پێش ژیانی سیاسی نایەڵێ خۆی کڕۆکی دیموکراسیەت و ئینتیخاب حیزبی سیاسیە ڕاستە ئەمن لەگەڵ ئەو مۆدێلەی حیزبڕانی نیم لە کوردستان کە پاوان خوازی دەکا ببوورە ئەوە تەواوکەم بەڵام بەداخەوە ئەم سیستێمە لە ئایندەی دووردا زۆر زەرەری بۆ ژیانی سیاسی سیستەمی شمولی دێنێتە ئاراوە و لە بیریشت نەچی ئێستا باشترین بەڵگەمان چییە لە کوردستان و لە عێراق بەرلەمانمان هەیە بەس دامەزراوەیەکی لاوازە بۆ لەبەرەوەی هەموو کارێکتەرە سیاسیەکان لە دەرەوەی پەرلەمانن بڕیار لە ژووری دووەم دەدرێ ژووری ئەو هەر ناوێکێ بێستا لە هەرێمی کوردستان ئەوە ڕئیسی هەرێم لەگە حیزبەکان کۆ دەبیتەوە بۆی بڕیاری چارە نووساز بدەن خۆی دامەزراوەکە کپە بێ ئاخیری نامێنێ سپاس دەکەین کاکۆگر دکتۆر گەرەم وڵای بەڕێز سەبارەت بە تۆ شاوڕای کە لە یاساکە چێوی هەڵبژاردننی پەرلەمانی ئەرە پرۆژە یاساکە چی کۆمیسیۆنی ڕێکاری بۆ ڕێگری لە تەزویر تێدانی ڕێکار وڵا خۆی ئەو پرسیارەی کە لە کاکۆگرت کرد دەبێ ئەو پرسیارەش لە من بکەی بەر لە ڕاستیدا ئەوەیە چۆن دەتوانین کۆمیسیۆن ئەو ئامرازە گرنگ بێ کە حیمای حەقی ئینتیخابی بکە و هەموو عملی ئینتیخابی زامنی ئەوە بکە کە عملیەکە شەرعی بێ لە ئەسڵدا عملی ئینتیخابی بۆ ئەوەیە تۆ ڕێگەل لە احتیکاری سوڵتە بگری تا لە 2000دا ڕێگەل لە فەسادی سیاسی بگری هەموو ئەو جۆرانی کە فەساد هەن لە هەر وڵاتێکدا سێ زۆر فەسادە فەسادی سیاسی کە عملی ئیسنادی سوڵتە بە مزەوەری بە تەزویرکردن ئەگەر عملیەکە شەرعی نەبوو دروستی دەکات چکە احتیکاری سوڵتە دەخۆڵقێنێ و کاتێکیش فەسادی ئیداری و مالی دروست دەبێ کە کاتێک ڕقابە لەسەر عملیی لەسەر ئەعمالی کاتێک فەسادی مالی دروست دەبێ کە ڕقابەی بە تایبەتی ڕقابەی قەزایی سارم لەسەر سەرفی ئەموال نەبێت لەگەڵ مەسادیری داهات مەسادیری واریدات ڕێگەم بدەبێمەوە سەر ئەو پرسیارەی کە لە کاکۆگرت کرد من پێچەوانەی ڕێی کاکۆگر کە هۆکارەکە کۆمیسیۆن نیە و ئەحزابی سیاسی هۆکارەکە کۆی کۆمەڵگای عێراقیە کە نیزامە قانونیەکەی نیزامێکی قانونیە کە تا ئێستا بۆ ڕەکیزەکانی دەوڵەتی دەستوری ناگونجێ مەرجی ئەساسی بۆ ڕاگیربوونی پایەکانی دەوڵەتی دەستوری سەربەخۆنی قەزایە ئێمە کە قسە لەسەر هەمواری دەستوری دەکەین قسە لەسەر هەمواری ئەم دوو یاسایانش دەکەین
شتێکمان پێشمەرز داناوە مەرجی سەربەخۆبوونی قەزا کە قەزا سەربەخۆبوو ئێمە باسی تەن تەجروبەیەکی کرد کاکۆگر من باسی تەجروبەی جەزائیرت بۆ دەکەم کە طبق الأصل لە فەڕەنسا وەرگیراوە ئەو عملی باسیشم کرد ئەوەی کە احتیکاری دەدا بە سەرۆکیش نەما عملیەکە طبق الأصل وەکو فەڕەنسایە لەوێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن 410 کەسە 205 کەسیان قازیە 205 کەسی تریان مەشهود له بالکەفاءە کە لە ئەحزابی سیاسی تەرشیعی دەکا سوڵتەی قەزایی دەچێ دایدەنێ ڕازی بوو یا ڕازی نەبوو ببوو لە سوڵتەی سەرۆکی با بڵێن سەرۆکۆمار دایدەنێ کە ئێستا ئەمەلێژ نەماوە تەسلیمی سوڵتەی قەزایی کراوە ئەمە یەک نقطەی دووەم کە کۆمیسیۆن دەکەیە کۆمیسیۆنێکی هەیئەتێکی قەزایی لەو حاڵەتەدا ئەم نابێتە خەسم و حەکەم کۆمیسیۆن ئەم کۆمیسیۆنەکە دەبێت هەیئەتی قەزایی لە هەر شوێنێ قەزا هەبوو دەبێت دیعای عام هەبێ سەرپەرشتی عملیەک دەکا منازعە دەنێتەوە لە نێوان ئەفراد و ناخیب و سوڵتا لە نێوان طبعا جارێک لە پرۆژە یاساکەدا دەڵێ هەیئەتێکی حکومی میهەنیە ئەمە هەر زۆر سەقەتە دەبێ بڵێ هەیئەتێکی قەزاییە ئەم هەیئەتە قەزاییە ئیشی ڕقابەی عملیی ئینتیخابیە بۆ ئەوەی عملیەی ئیشرافەکە لە لای ئەو نەمێنێ بۆ ئەوەی تووشی خەسم و حەکەم نەبین بەس ئیشی مراقبەکە بکە تۆ دەبێ قۆناغەکانی هەڵبژاردن 6 قۆناغە هەر هەمووی بکەی بە هەیئەتی تایبەت مەسەلەن لە هەر محافظەیەک لەکوێ دائیرەی ئینتیخابیە بوو ئەگەر بڕیار درا دەوائری ئینتیخابی قەزا بێ دەبێت لە قەزادا ئەو مەکاتیبی محافظات کە هەیە بیکەی بە مەکاتیبی هەڵبژاردن بیکەی بە هەیئەتی قەزایی سێ قازیە چوارە سەنووسنگەکانی وا دابنێ حەکیم زۆر مهمە ئەمە بۆ بینەران ڕوونکەینەوە وا دابنێ دەوائری محافظاتمانەوە ئەم دائیرەیە بە گوێرەی ئەم تەحولەی کەم من باسی دەکەم شەرعی عمل ئینتیخابی مسۆگەرکە و حیمای حەق ئینتیخابی بکە ڕێگە لە تەزوید بکرێت بەم شێوەی خوارەوە دەبێ پێش هەموو شتێک ئەم هەیئەتە قەزاییە وافراوان کە ئیشی بەس ڕقابە بێ عملی ئیشرافیەکە بە خەڵکی فەنی بسپێرێت لە ژێر ئیشرافی ڕقابەی خۆیدا بۆ چونکە هەیئەتی قەزایی سەیری منازعە دەکا و تەحریکی دەعوا لە ڕێگەی ئیدعای عامەوە دەکرێت دەبێت لەم تحولدا باسی ادعای عام کرا به طبعا شتێک هەیە دەبێ قازی انتخابات قازی متخصص بێ لە معهدی قەزایی ادعای عام و قازی متخصص دەربچێ شارەزا بێ بە ئەمور انتخابی ئەمە یەک نقطەی دووەم بۆ ئەوەی تۆ کێشەی سزلی ناخیبین نەمێنێ دەبێت لیژنەیەکی فەنی لەمدا ئەوە ئیرانی پێشتر باسم کرد دروستیکەی قراراتی ئەوانە لە بەردەمی محکمەی ئیداری لەو شوێنە بدرێ ئەگەر قراراتی ئیداریاندا دێ سەر عملی تەمام شتێک لە هەموو یاساکانی هەرێم و بەغدادا بزرە ئێمە لە کوردستاندا هەموو بینەران دەزانن یعنی بیتاقەی ناخیب کۆمیسیۆن دەیداتەوە کارتی دەنگدان قابلی ئەوەیە نەدرێتەوە ئەحزابی سیاسی بچێ وەکو وەسیلەیەک بەکاری بێنە بۆ تەزویر لە وڵاتانەی کە هەیئەتەکە هەیئەتێکی قەزاییە بمبورە کارتی دەنگدان وای لێکراوە لەژێر ینی وەکو مەرحەلەیەک باس کراوە لەژێر سەرپەرشتی قەزادا دەدرێتەوە کە نەدرایەوە دەچێتەوە شوێنە قفڵ دەدرێت ئەجاوەرە بۆ ئیدعای انتخابی زۆر مەبەستما و قسە دقیقمان ماوانی چی بکرێ بۆ ڕێگە لە تەزویر بۆ ئەوەی ڕێگە لە تەزویر بکەی بۆ ئەوەی ڕێگە لە تەزویر بکری دەبێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان ببێت هەیئەتێکی قەزایی مەکاتیبی هەر دائیرەیەکی انتخابی بکرێت هەیئەتێکی قەزایی ئیدعای ئامدا بنی بۆ ئەوەی هەر منازعەیەک بوو کۆمیسیۆن عیلاقەی نەمێنێ ئیدعای ئام تەحریکی دەعوا بکە و ئەگەر قەزیەکە جینایی بۆ محکمەی جینایات ئەگەر قەرارێکی ئیداری بوو اعتیدا بوو لەسەر حەقی انتخابی بینێری بۆ مەحاکمی ئیداری و ئەگەر قەزیەکە قەزیەی مالی بوو دەبێ بینێری بۆ ڕقابەی مالی ئەویش دەبێ هەیئەتێکی قەزایی بکرێتە محکمەی قەزای مالی دا بمەزرێنی بەداخەوە لێرە ڕەنگە لەو بەرنامەدا جێی نەبێتەوە دوا قسەی من ئەوەیە پرۆسەی ینی عملیی ئیفرازی ئەسوات و عملیی تەسویت و ئیعلانی نەتائیج هەموو ئەمانەش دەبێت لەسەر سەرپەرستی قەزادا بێ ئەم هەیئەتە قەزایی هەڵبوەشێنیەوە دەبێ بێنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن دەوری ڕقابە و تەحریکی دەعوا ببینێ بۆ ئەو جیهەتە قەزاییانەی کە هەریەکە مختصە چونکە ئاخر قسەم ئەوەیە لە عملی انتخابیدا قەراراتی ئیداری دەدرێ پێچەوانی حەقی انتخابیە بچێ بۆ محکمەی ئیداری کۆمەڵە مۆزەف غەڵەت دەکا عقوباتی تەعدیبی بۆ دابنێ ئیدعای عام بیجوڵێنێ ئەگەر عقوباتی مالیتدا یا سەرپێچی مالیت کردبوو بۆ نمونە فەرمانبەرێک پارەی دەوڵەت بەکاردێنێ یا وەزیرێک بەکاری دێنێ دەبێ هەم عقوباتی مالی بدەی هەم عقوباتی تەعدیبی هەم بیگەیەنی بۆ محکمەی جینایەت بەم شێوەی حیمای حەقی انتخابی دەکات. سپاس دەکەم کاکۆگر دقەیەکیش بۆ بەڕێزت پێ دوایە ئەگەر پرۆژە یاسای گۆڕانکاری گەوریان تیان نەکرێت ئەگەر هەڵبژاردی پێشوەختەش بێ دۆخەکەر بەم شێوە بەردەوام نابێت ئەو نەخشە سیاسی ئێستای بە کورتی بێ سوپاس دەکەین. پێش ئەوە هەر لەو دقیقەیە من بەڕاستی لە دوو تەجروبە سیر دەکەمەوە خۆم بینیومە تەجروبەی مەسر کە
بە تەواوی با بڵێن قەزا سەرپەرشتی پرۆسی هەڵبژاردننی کردووە و دوایین تەجروبەی عێراقیش کە ڕادست بە پێی تعدیلی قانون ڕادستی قەزا کرا هەردوو تەجروبەکە دوو تەجروبەی فاشلن سەرکەوتونین تەجروبەی عێراق کە دادوەرانیان هێنا دادوەران هاتن ملیۆنە و 300,000 دەنگ کە کۆمسیۆنی پێشتر ئیلغای کردبوونەوە هەمویانی گەڕاندەوە لەبەرەوەی شارەزاییان ئەوەش بەشێکە من لەگەڵتم بەڵام بەڕاستی ڕێی منی کەسی دەسەڵاتی دادوەری دەبێت هەیئەتە چ قەزایی دائیمی هەبێ وەزیفەی ئەو وەزایفانەیە کە پەیوەندی بە شەکوا و طعون هەبی تێکەڵی پرۆسەی تر نەبێ جیهازە تەنفیزیەکە هەموو ئەعمالی خازعە لە بۆ شەکوا لێدان یا طعن لە بەرامبەر ئەو هەیە قەزایە لەوە زیاتر و طبعا مصادقەیە کە بەپێی حاڵەی دەستوری ئەوەی کە جەنابەت گوتت ئایا ئەم بارودۆخە یا ئەو یاسانە شتێکی نوێ دێنێتە پێش مؤشری عملی انتخابی سێدانن جمهور ئیمکانیت داهات و دەستکەوت و وەقت هەر سێکی ئێستا هێز و لایەنە سیاسی عێراقیەکان لەم گۆڕەپانە ئەسپی خۆیان تاو دەدەن من پێم وایە وجوهەکان دەگۆڕێن بەڵام خاریتەی سیاسی گۆڕانکاری ئەو توی بەسەردانایە عێراق لێرە لە بۆ 30 ساڵ 50 ساڵی تر دەمێنێتەوە لەژێر تەوافقی سیاسی شکلی تەوافقەکە چۆنە و چۆن ڕەنگڕێژ دەکرێت هەڵبژاردن نەتایجەکان چ دەبی هەر ئەوە دەبیت بەڵام وجوه دەگۆڕێ عملەکە ناگۆڕێ سپاس دەکەم سپاس بۆ بەرەزان هۆگرت چەتۆ ڕێخەری تۆڕی شەمز بۆ چاودێر هەڵبژاردن لە هەولێرە هۆرا دکتۆر بەکر سدێت پسپۆڕی یاسای دەستوری و کارگەری لە سوبەی سەرەکی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ